چیرۆکێک کە هەمووان دەتوانین وانەی لێوەربگرین. ئەم چیرۆکە چیرۆکی ژیانی هەمسی ڕۆگۆندایە کە لە گوندێکی دوورەدەستی ئەفریقا لە نێو دارستانەکانی تەنزانیا دەژیا. گوندێک کە خەونەکان تێیدا هەمیشە بە خەونی دەمانەوە و هیچ کات نەدەبوونە ڕاستی. هێمسی تەمەنی 40 ساڵە، لە منداڵیەوە بەو شێوەیە لەدایک بووە، بەڵام هەرگیز لە ژیانکردن نەوەستاوە. چووەتە قوتابخانە، فێری نووسین و خوێندنەوە و وێنە کێشان بووە. بڕیاری داوە لە ژیانیدا نەشکێ و نەڕوخێت، بەڵام ئەوەش ڕوونە کە ژیان سەختی زۆری تێدایە. هێمسی هاوسەرگیری لەگەڵ ژنێکی گوندەکەی خۆیان دەکات. دوای ئەوەی دەبنە خاوەنی منداڵێک، هاوسەرەکەی و منداڵەکەی بەبێ ئەوەی ئاگاداری بکەنەوە بەجێی دەهێڵن، تاوەکو ئێستاش نازانێت بۆ کوێ چوون. دواتر هەوڵ دەدات کە هاوسەرگیری بکاتەوە، بەڵام لەلایەن خەڵکی گوندەکەیەوە ڕێگەی لێ دەگیرێت، چونکە لەوە دەترسان کە کەم ئەندامیەکەی بۆ منداڵەکانی و نەوەکانی بگوازرێتەوە. هەمیشە خەڵکانێک بە چاوی بەزەیی سەیریان دەکرد، بەڵام ئەوەی هێمسی توانی ئەنجامی بدات لە ژیانیدا هیچ کەمتر نەبوو لەوەی کە کەسانی ئاسایی ئەنجامی دەدەن. هێمسی هەمیشە سوپاسی خوددا دەکات، پاشان دەست دەکات بە هەرکەکانی ڕۆژانەی زەویەکان دەکێڵێ، بۆ ئەوەش پێیەکانی و شانەکانی بەکاردەهێنێت، پاشان بەرووبوومی تێدا دەچێنێت، دواتر دارەکان دەبڕێتەوە و تەنانەت شوانیش دەکات. جگەلەوەی کە بە تەنیا خۆیەتی بەبێ یارمەتی هیچ کەسێک دەتوانێت خۆی بشوات و خۆی بگۆڕێت و نان ئامادە بکات. شایانی باسە بە تەنها بەبێبوونی هیچ کەلوپەلێکی شاخەوانی بەسەر چیایی کلیمیناجۆردا سەر دەکەوێت. لە کۆتاییشدا ئەو کەسێکی شارەزایە لە سەوڵ لێدان. ئەوەی دەبینین واتای ئیرادە و ئامانجێکی تۆکمەیە. هێمسی تەنها کەس نییە بەو شێوەیە هاتۆتە دنیاوە، بەڵام ئەو توانی لەگەڵ ژیاندا بە تەنها بجەنگێت و ڕوبەڕووی ببێتەوە. لە یەکێک لە چاو پێکەوتنەکانیدا هێمسی دەڵێت شەرمم دەکرد خۆم نیشانی کەسەکان بدەم، دەمیست خۆم حەشار بدەم لە هەموو ئەو چاوانەی کە سەیریانە کردم، بەڵام لە ڕۆژێکدا بڕیارمدا کە باوەش بە خۆمدا بکەم و بەرەو سەرکەوتن ئەنگاو بنێم، بۆ ئێستا دەتوانم هەموو شتێک بکەم. ئیتر هەستم ناکرد کە من پێویستم بە دەستەکانمە، بەڵکو ئەوەی پێویستمە تەنها و تەنها ئیرادەیە.